بەناوی خوای گەورە و میرەبان ئازیزانم سڵاوتان لێبێت خۆشحاڵم لا ڕۆژێکی نوێ لا گەشتی شیکاری وەرزشی بەوەی بەڕێز و خۆشەوی شادە بمەوانێ پاش دوو هەفتەش جارێکی دیکە لە یەکەم ڕۆژی هەفتە کە شیکاری وەرزشی لە ڕۆژانی یەکشەمە تا چوارشەمە لەگەڵتان بەردەوامە بێت ئینشاءڵڵا ئەم هەفتەیە لەگەڵتانە بەردەوامە بووم و هەوڵ دەدەین پێکەوە باس لە ڕووداوە وەرزشیەکان بکەین و پێکەوە قسەیەک لەسەر ڕووداوە وەرزشیەکان بکەینەوە بۆ چوونەکانمان ئاڵوگۆڕکەین تاوەی لە کۆتاییە پەیامێکی جوان چ لە لای منەوە چ لە لای ئێوە بە من بگاتەوانێ و پێکەوە بتوانین گفتوگۆیەک بە درێژایی هەفتەیە بکەین کە خۆتان نەزانن ئەم هەفتەیە هەفتەی بەڕێوەچوونی یاریەکانی چامپیۆنز لیگە قۆناغی یاریەکانی پێش کۆتایی قۆناغی یەکەم و تیایدا ئەوەی دەردەکەوێت پاژەم یاریانە چەندە من لە پاش کۆتاییاتنی شەشەمین یاریەکان لە لایڤی دوای یاریەکانە پێم وتن لەوەی کە بۆ چوونی خۆم دەڕڕی لەوەی کام هەشتیانە بە پلەی یەکەم دەگەنە قۆناغیدات و پاش ئەنجامدانی حوتەم یاریەکان لە ڕۆژانی سێشەمە و چوارشەمە بە ڕێژەیەکی زۆر ئەگەرەکان دەردەکەون و تیپەکەم و دووەم و سێم و چوارەم تا هەشتەم بە ئەگەرێکی زۆرەوەی کە منافەسەی تیامێنێ لەوە چێ 4-5 کورسی یاخود 3 کورسی منافەسەی تیادا بمێنێ ئانی چاوەڕێ دەکرێت دوایارەکانی حوتەم ئەگەر هیچ مفاجئە ڕوو نەدات و بە پێ و خاڵانەی کە بەدەست هاتوون تیپەکان هەموو شتێک یەکلا بکەنەوە لەوەی کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ دەگەنە قۆناغی کۆتایی و کێبڕچەکەی کۆتا قۆناغ بۆ بمێنێتەوانێت کە چەند تیپێکی کەم بمێنێتەوە لەسەر بلیتی ڕاستەوخۆ بجەنگن و چەند تیپێکیش لەسەر بلیتی گەشتن بە پاشکۆ بجەنگن. ڕووداوگەلی زۆر هەن لە دوورخستنەوەی ڕایەنەران لە بارودۆخی تیپ ئەوەی کە ڕوودەدات لە ئێستەیە تۆتنام ئەمڕۆ کۆبوونەوەیکی گرنگی سەبارەت بە داهاتووی تۆماس فرانک پاش شکستەکەی شەوی ڕابردوویان بەرامبەر بە وێستام بۆ بورن هاوڕێیانم پاش شکستەکەی دوێنیان بەرامبەر بە وێست هام یونایتد و هەروەها ئەوەی گرنگە لە لیڤەرپوڵە کۆدەنگێکی زۆر هەیە لەوەی ناڕازیبوون زۆر هەیە بەرامبەر بە ئەنجامەکانی ئارنێ سلۆت بەڵام تاوەکو ئێستا هیچ هەواڵێک لە کارگەڕی لیڤەرپوڵەوە نییە لەوەی ئایا لیڤەرپوڵیش دەیەوێت وەکو تیپەکانی تر گۆڕانکاری بکات سەرەکە ئێستا لیڤەرپوڵ عقدەی لەگەڵ تیپە بچووکەکانیشا بۆ دروست بووە ینی ئێمە جاران ئەگەرمان وتە تۆ یاریی گەورە بدۆڕێنی زۆر ئاسایە لیڤەرپوڵ هاتووە بەرامبەر ئەرسناڵ یاریی ناوازە پێشکەشەکە بەڵام بەرامبەر بە بێرنلی یاریی زۆر خراپ پێشکەشەکە کە بێرنلی شکل لەو تیپانی لە وەرزێم ساڵ باگەریی زۆر دابەزە بۆیە بارودۆخی لیڤەرپوڵ جیاوازە لە تیپەکانی تر ئەگەر چی ئەم ساڵ گەورەترین ئەنجامی چاوەڕوان نەکراو لە پریمەر لیگا بە دوورکەوتنەوە لە تیپ لە ئەنجامی لیڤەرپوڵ عنی بەدەر لە یارتی بێژی تر لیڤەرپوڵ بە حکمەوەی هەڵگەری نازناوی وەرزی ڕابردەوە بۆ کاری و گرێبەستانی کردوێتی ئێستا بۆیە لە پلەکانی یەکەم و دووەم و سێمە ڕکابەری بە دەزێنانی خولی کردا بەڵام ئێستا لیڤەرپوڵ بە ئاشکرا لە مانگی یەکەوانێ ئەڵێ من ئامانجمۆیە بگەمە چامپیۆنزیی وەرزی داهاتوو کەواتە ئەم تیپە لە شکستێکی گەورەیە بەڵام تاقەتی پیشەکە تاوەکو ئێستا هیچ شتێک لەسەر ڕاهێنەر و بارودۆخەکەی نەوتراوە و هیچ شتێک لەسەر حاڵەتەکان نەوتراوە بەڵام پاشگۆڕینی ڕانەری چەلسی پاشگۆڕینی ئەوە باسی تیپەکانی تر ناکەم پاشگۆڕینی ڕانەری مانچستەر یونایتد ئێستا تۆتنامیش ڕەنگە دوورخستنەوەی تۆماس فرانکی بە دوایە بێت من ئەمڕۆ سەرنجی قسەکانم لەسەر پریمەر لیگەوە لەسەر ئەو دۆخەی دوێنێ لە یاری ڕیال مەدریددا ڕوویە و یاری ئەمشەی بەرشۆنە و ڕیال سۆسیداد بەڵام پێش هەموو شتێک حەزەکەم زۆر ڕازگوایە لە لەگەڵ تا بدوێن من پێشتر بە لێدوانێکی فلیک زۆر مۆجی بوو واز لە کارکردن بێنە لەوەی چی بۆ بەرشەلۆنە کردو و چی ڕێخست و چی وتو ئەمە هەمووی وتراوە بەڵام من حەزم بە خاڵە جیاوازەکانە دەری خەم لە ڕاهێنەرە ئەم ڕاهێنەرە تا چەند جیاوازیتیا لەوەی پەیامێکی جیاوازت پێ بگەینێ فێرکردنی ئەم ڕاهێنەرە جیاوازە لەوانی دیکە ینی سەیری کە فێرکردن بۆ یاریزانەکانی ئەو هۆشداری دەیداتە یاریزانەکانی ئایا چییە لە ماوەی ڕابردوو فلیک لێدوانێکی ئاوتی من یاریزانەکانم وا ڕادێنم هاوشێوەی یاری تۆپی دەست مامەڵە بکەن چۆن هاوشێوەی و یاری تۆپی دەست من بۆم ڕوونکردانێ لە یاری تۆپی دەستە لە یاری تۆپی دەستا یاسایەگێ کاتێک داوەر فیکە لێ یاڵێ فاوڵ یاڵێ یعنی سلبی خەتا فیکەیەکمانەیە پێوتێ فیکەی خراپ چونکە لە تۆپی دەستا ئەگەر تیپ هەر تۆپ ئاڵوگۆڕکە مەبەستی نەبێ هێرشکە
تۆ تۆپەکەت لایە بەدڵی خۆت کاتی دیاریکراوت نییە بڵێ وەکو باسکە 24 سانیەم ئەو 9 سانیەم هەیە بۆی کە من بتوانم تۆپا ڕاستی گۆڵکەم نەخێ تۆ یەی تۆپەکە ئاڵوگۆڕەکەی بۆ شێوازی ڕێخستنی هەژمە لەوە چێ لە 3 سانی ئەنجامی بێ هەژمەی لەوە چێ لە 30 سانی ئەنجامی بێ بەڵام گرنگە ئەم تۆپە کە ئاڵوگۆڕی پێەکەی لە شێوازی هێرشبردن نابێ بۆ بێ کە تۆ مەبەستت بێ گۆڵ تۆمارکەی مەبەستت نەبێ کاتکوژی ئەگەر بێت و مەبەستەکەی تۆ کاتکوشتن بێ یەکسەر داوەر فیکە لێ ئاڵێ خەتە سەلبی واتە هەڵەی خراپ چی خراپ بەکارهێنانی تۆپەکە لەبەری تۆ مەبەستت نییە هێرشکەی یەکسەرە بێ بە فاڵ بۆ تیپی ڕکابە یا بۆ نمونە کاتێ هۆچیەکەی یا غەڵەتیەکەی یەکسەر داوەر فیکە لێ ئاڵێ فاڵ لەم فاوڵەیە مناقەشات نییە لەگەڵ حەکەمە تۆپ فڕیانە دەرەوە نییە تۆپ دوورخستنەوە نییە ئەبێ ڕێک تۆپەکە لە شوێنی خۆیان دانی یەکسەر لە شوێنی خۆیان بە پێچەوانەوە هەر هەڵەیە گەنجام دەی یەکسەر ڕاستەوخۆ نابژوانی 2 دقە تۆ کاتە دەرەوانێ واتە تۆ نەگەوی تۆپەکەشت لە دەزاوە زەرەی 2 دقە کەمی یاریزانی ژەی بەسەر تیپی خۆتە ئەرکەکە زۆر قورسەکەی فلیگەڵێ من یاریزانەکانم فێر کردووە هاوشێوی تۆپی دەست مامەڵە بکەن یعنی فێرکردنەکەمەوەیە خۆلەوە چێ تەطبیق نەبووێ بەڵام پەیامێکی گرنگە ئەمە وا دەکات کە یاریزان زیاتر سەرقاڵی یاریکردنەکەی بێ شتێکی دیکەی فلیگ لە کۆنگرەکەی دوێنێ یاسەرنجی ڕاکێشام ئەمڕۆ حەز دەکەم بۆتان باسکەم ئەڵێ سەرکەوتن شتێک نییە کە تۆ خاوەنداری بکەیت سەرکەوتن شتێکە کە بەکرێ ئەیگری جامە بەسەگە لێرە چێ سە بۆتان ڕوونەکەم و دەبێت هەموو ڕۆژی شەقی کرێکەی بی واتە ئەو مەبەستی لە چیە پامنێری لێ پرسێ ئەڵێ دوای سەرکەوتنی سوپەر پێ دوایە کارەکان بۆ تو ئاسانتر بۆ بردنەوەڵێ ئەوە کۆتاییات ئێمە سەرکەوتن ماندووبوونمان چەش لەو یاریەدا خۆمان ماندوو کرد هیلاک بوون جوودێکی زۆرمان کرد کری ئەو سەرکەوتنەمان ناکە بە دەستمان هێنا ئێستا ئەمە ڕۆی ئێمە هاتوین بۆ سەرکەوتنێکی تر دەجەنگین دەبێت کری ئەم سەرکەوت نەبێت و ینی بە جوانتر پێتان بڵێم باجی ئەم سەرکەوت نەبن واتە زۆر جوان یاریزانەکانی تێگەیانەوە لەوەی کە تۆ لامینی تۆ ڕافینای تۆ چی ئەمە پەیوەندی بۆنی ینی زۆر بە سەراحەتیش لە کۆنگرەکەی وتی ئێمە ناوەکانی پشتی درێسی یاریزانەکان سەرکەوتنمان پێ نابەخشێ ئێمە ئەو جوهدەی لە ناو یاریگادا دەیکەین سەرکەوتنمان پێ بەخشێ ئەو هەوڵدانەی ئەیکەین ئەو گۆڕانکاریانەی کە لە شێواز یاریکردن مانایکەین ئەوانە سەرکەوتنمان پێ بەخشێ ئەمانە پەیامی زۆر جوانن بۆ ڕاهێنەر کە یاریزانەکانی جوانتر تێبگەێنێ تۆ لێرە پەیامێکت پێگەیاندووە کەیتر مناقەشاتی حەکەم باواز لێ بێندێ ئەتی وردە تۆ زاڵبی بەسەرەبا ناتوانانی یەکسەر زاڵبی بەسەرێ لێرەوە پێیان ئەڵەی سەرکەوتن یعنی وەکو ئەبێ کری بۆ بێ ئەبێ باجی بۆ بێ واتە هەموو یاریەک سەرکەوتنەکە لە یادکە و پەیامیش بەجوێ هەموو یاریزانەکان تاگەینی بەناو من سەرکەوتن نیانم بەجوودی ناو یاریگایی هێن ینی بەجددی ئەم شێوازە کارکردنەی فلیک لە مەسلحەتی ئەم یاریزانانەی بەرشەلۆنەیە لە سوودی ئەم یاریزانانەی بەرشەلۆنەیە بۆ پێگەیشتن ئەم کۆنگرەی فلیکیش زۆر سەرنجی منێ ڕاکێشە لەبەروی زۆر گرنگە لای من لەوەی کە ڕاهێنەر بچێتە ئەو خاڵە وردەکاریانە بۆی یاریزانەکانی بتوانن بەردەوام لە گەشەکردنا بن بەردەوام شتی نوێ فێر بن و لە تووشی لە خۆبایی بوون نەبوون ئەمە سەبارەت بە فلیک سەبارەت بە ڕیال مەدرید ئەو هوتافەی دوێنێ لە یاریگای سانتیاگۆ بەرنابێو لە کاتی ناوهێنانی یاریزانەکان لە کاتی ئەوەی کە فلۆرەنتینۆ پێرێز سەرۆک بوو لە هەلار حاڵەتێکا بێ تامان دوو ئەگەر هەیە من بۆ چوونی خۆم دەرەبڕم باسی ئەگەرێکی تریشتان بۆکەم باسی هاندەرانی ڕیال مەدرید ناکەم لە کوردستان باسی ئەو هاندەرانەی ڕیال مەدرید دەکەم کە لە یاریگای سانتیاگۆ بێرنابیۆ ئامادەدابن وازەحە پەیامەکەم باسم لە هاندەرانی ڕیال مەدرید نییە لە سەراسی گۆیزەی باسم لەو هاندەرانەیە کە لە نێو یاریگای سانتیاگۆ بێرنابیۆ زۆرینەی یاریەکان ئامادەبن ماوەی ڕابردوو زۆر قسە کرا کارلۆ ئەنشلۆتی یەک دوو جار لە لێدوانەکان یا باسی لەوە کرد ئەوی هاندەری ڕیال مەدرید لە تۆپی پێ نازانێ مەبەستی هاندەرانی سانتیاگۆ بێرنابیۆ حرمەتی تۆپی پێیان لا نییە ئێمە بینیمانە لە ناو سانتیاگۆ هوتاف دژی کریستیانۆ ڕۆناڵدۆ وتراوەتەوە لە کاتێکا کریستیانۆ ڕۆناڵدۆ گەورەترین یاریزانی مێژووی ڕیال مەدریدە هیچ کەس لە ڕۆناڵدۆ گەورەتر نییە لە ڕیال مەدرید
مەحاڵ شتێکی وا بینی تەوانێت لەو سەردەمەی ڕۆناڵدۆ یاریتیا کرد یاریزانەکە بە ژمارەی گۆڵکردنی لە ژمارەی یاریکردنەکانی زیاتر بێ. دوێنێ شەوها لە بیلینگام کراوە بووها لەو ڤینیسیۆسە کراوە کە سەرکرداتی کردوون بە بردنەوەی دوو نازناوی چامپیۆنز لیگ بەنیو پێکاتەوە بەنیو پێکاتەوە سەرکرداتی تیپەکەی بردەوە بە بردنەوەی نازناوی دوو چامپیۆنز لیگ. وها دژی فلۆرنتینۆ پێرەس کراوە کە لە ساڵی 2009 هاتۆتە ڕیال مەدرید توانیوێتی 6 چامپیۆنز لیگ بۆم تیپە بەرێتەوانێ لە ماوەی چەندێکانی لە 2009 حسێبی کە با بینە 2010 لە ماوەی 7 ساڵە لە ماوەی 7 ساڵە 6 چامپیۆنز لیگی بۆم تیپە بردوێتەوە جگە لەم هەموو خولی ئیسپانی و جامی جیهانی یانەکان و ئەمە ئەو جگە لە نۆژەنکردنەوەی یاریگاکە. دوێنێ شەو لە نێو یاریگای سانتیاگۆ بێرنابیۆ هوها لە پیرێز و لە هەمویان کرا. ئەمە ئەو پەڕی بێڕێزیکردنە من 100% قەناعەتم بۆ قسەی کارلۆ ئەنشلۆتی وەکو خودی خۆم یعنی هەموو تیپێک ئەنجامی خراپی تووشە بێ هەموو تیپێک تووشی شکستە بێ ئەی بۆ بەرشەلۆنەوە مامەڵە لەگەڵ یاریزانەکانیان ناکە. ئادەی لیڤەرپوڵەوە ئەنجامە خراپەی هەیە وای کرد چێلسی وای کرد ئەوە تا هاتوونەتە دەرەوە خۆپشاندانەکەن دژی سەرۆکایەتی یانەکە. سیتی واکە میلان کۆرفازۆدەکەی هاتووە لەگەڵ کارگێڕی و یاریزانەکانە کۆبنەوە بەڵام لە ناو یاریگادا بێڕێزی بەرامبەر یاریزانەکان ناکەن. بەرشەلۆنە ئێستاشی لەسەر بێ سەر ڕاوەی لاپۆرتا کە بڕیاری دەستبەرداربوونی لە میسیە ئێستش بڕۆ ئێستش لە زۆربەی یاریەکانە مێسیە لێنەوانە. مخۆم لە سوپەری سعودی ئامادە بووم یاری کلاسیکۆ و تافی میسی وترایەوە ئێستش میسی لە یاد ناکەن. بۆ ئەمەم سۆز و وەفای هەیە بۆ تۆ نەسپڵەی بۆ تۆ نە بێوەفای ئەکرێ خراپ بێ یاریزان ئەکرێ کێشەیەکی دەرونیە بێگرێ کێشەیەکی نوێکردنەوەی گرێبەستیە بێ تۆ هاتوویت ڕاهێنەرێکت لێ ڕۆشتۆ 4 ساڵە لەو تیپای ئیشی کردو ێستا ڕانەرێکی تازە دێناوە شتێکی تر داواکە ئەم ڕانەرە ڕۆشتۆ کەسێکی تر هاتووە ئەکرێ یاریزان نەتوانێت تەعاملی یعنی تێگەیشتنی نەبێت لەوەی کە لەگەڵ ئەم هەموو جۆرە ڕانەرەیە مامەڵە بکە ئەبێ مەجای تەواوی بیتێ چۆن وها بە باستێرەی یەکەمی تیپەکە دەکەیت چۆن هوتاف لە دژی ئەم سەرۆکیانەیە ئەڵی تاوانێت کە دۆخی ڕیال مەدرید دیگەیاندۆ بەم دۆخە تۆ چی بووی پێش پیرێز تۆ چی بووی تۆ تیپە بووی کە لە قۆناغی 16 چامپیۆنز لیگە ماڵاوای تەکرد عنی هاندەرانی ناو سانتیاگۆ بەرنابیۆ پۆست بە چیەوە لێن تۆ تیپە بووی هەموو دەقەی لیۆن دەریە کردی هەموو دەقەی تۆ بە لیۆنە دۆڕای بە ڕۆما دۆڕای بە مۆناکۆ دۆڕای هەرچێ لە سال لە توێ بردەوە کاکە خۆ ڕیال مەدرید ئەم شکۆی ئێستەی نەبوو کە ئاوا باسەکرێ پاژەوەی پیرێز بوو بە سەرۆکۆ و گرێبەستانی کردی و ئەو ئیشانەی کە کراوە لە ڕیال مەدرید ئەنجە ڕیال مەدرید بەمە ئێستا گەیشتووە خۆ تۆ نهاتووی لە پێش پیرێزیشەوە هەر نازناوەکان بچنی تەوانێ ئێتر پیرێز ئاکاکریشەکەشی کە مکوڕیتیا بێ بەڵام تۆ حەقیەوەت نییە و تافی لە دشت پێشی تەوانێ لەبەی تۆ خۆت چی بووی تا هاتوویتەتە سەرچی ئەوە گرنگە ئەگەر تۆ خۆت پێشەمە هەر شت بووی تۆ بە 70 ساڵ و 80 ساڵ لە نازاوی چامپیۆنز لیگ دوور بووی تۆ ئەمانە گەیانویانی بێرە چۆن ئێستا بە ساڵێک و 2 ساڵ و تافیانەڵیتەوە دژیانەڵیتەوانێ 100% مە قەناعەتم بەو قسەی ئەنچیلۆتیە هاندەرانی ناو سانتیاگۆ بەرنابیۆ لە وەرزش نازان پێشتر ئەم قسەی کردو و توێتی ئەو تاوە بەڵگەشە کاکەم و هەموو تافە دژی یاریزان کاتێ ئەم هوتاف یعنی بۆ نمونە ئێستا دیوێکی تری ئەمە هەیە بۆ شیکردنەوە ئەتوانی بڵێ هاندەری ڕیال مەدرید دوا فێر بۆ نازناوەکان بێتەوە بۆیە قوبوڵی ناگەن هەچ کەسێکی لێ قوبوڵ ناگەن ئەبێر نازناو بەریتەوە بێر یاری باشکەی ئەمە قوبوڵە یاریزان داوای مەکە بەس لە کاتێکا خۆیەوە بوو بێ لە کاتێکا خۆ دوا بوو بیت لە کاتێکا خۆت پێش پیرێز و پێش کریستیانۆ ڕۆناڵدۆ پێش کارلۆ ئەنشلۆتی و پێش مۆرینۆ پێش ڤینی و پێش ئەمانە تۆ هەر ئاوا کۆنتڕۆڵی ئەوروپات کردی بێ نەتکردووە تۆ خۆ تیپەی ئەوە ئەوانن بەمایان گیانوی چۆن ئێستا و بێ حورمەتی و بێ ڕێزێ بەرامبەر ئەمان ناکرێ وە کاتێک تۆ حەقت هەیە کە خۆت پێشتر هەروە بووبی بەس تۆ وانیت بڕسەی تیپەکانی ترکە ئێستا چۆن یاریزان بتوانێ وری بێنێتەوە چۆن یاریزان بتوانێ مامەڵە لەگەڵ ئەم دۆخەیە بکە
چۆن ڕوودێت کە ئێستا لە نێو یاریگای سانتیاگۆ و تافە کێشیتوانێت 2 ڕۆژی تر یاریاتەوە بەردەمە دەم تیپە گەشتەوە ئاسی بەرز بۆوانێ و یاریەکانی بردو چۆن ڕوودێت دیتەوە ناو سانتیاگۆ بەرنابێ و چەپڵە بۆ یاریزانە لێی ئەمەیە پاڵپشتی ئەی ئێمە بە هاندەران ئەڵێن چی ئێمە وشەیەکمانەیە ئەڵێن هاندەران یاریزانی ژمارە 12 بۆ تیپ و یاریزانەکان نەک ببن بە یاریزانی ژمارە 11 لێ بسەنەوانە یاریزانێکە تەڕتکەن ئەخ نابێشتیوە تۆ بێ پاڵپشتی یاریزانەکان بکەی لەوەی ڕێک بێتەوە ئەبێ یارمەتی بێ بۆی یاریزانەکە ڕێک بێتەوە دۆخەکەی بەرجەستە بێتەوە یعنی بچێتەوە ئاسی خۆی چونکە تۆ زانای یاریزانت مەوهیبەیە دۆخێکی خراپ لە ئارایە هەوڵی چارەسەرکردن دۆخە بدرێ و تۆش یارمەتی بێ بووی نەک تۆ بێ یاریزانێکیشان لێکەم بکەیتەوانێ وریتی بەونەی تر بڕوخێنی ئەوە پاشایەتی و لووتکەیەتی نییە ئەوە من زۆر بە سەراحەت یعنی قسەیەکەم ئەمە پاشایەتی نییە ئەمە مەلەکایەتی نییە ئەمە بێڕێزیکردنە ئەمە نەزانیە تۆ بێڕێزیت بەرامبەر ئەو مێژووی بۆ نووسراوەتەوە بێڕێزی بەرامبەر ئەو دەستکەوتانی بۆت بەدەست هاتوون بڕۆ سەیری تیپەکانی ترکە چۆن باز لە ئەفسانەکانیانەکەم بڕۆ بزانم تۆ چۆن تۆ چیەکەی بۆیە من 100% خەناتم بۆ قسەیان شڵۆتیە ئەو با چاک بن بەڵام ئەمە شمولیاندەرانی کوردستان ناکە من پەیوەندی بێمەوە نیە ئێمە لێرە کۆمەڵی هاوڕێمان هەیە نەوە دەقەسی یاریەکەی ڕیاڵ مەدرید دەکا و تاو کۆتاییە یعنی ئێمە بەجددی من حەزەکەم لێرەش قسێ بکەم یعنی ئەیبەیە لەوەی کە تۆ دانیشی هەموو ژیان تو هەموو خۆشی و ناخۆشی بێ پەیوەست بوو بێ بە ڕیاڵ مەدرید و بەرشەلۆنە و میلان و مانچستەر سیتی و دانیشی دوای یاریەکان دنیا کاول بێ بەسەرتا کاکە عیبە تۆ موسڵمانی تۆ نوێژ و ڕۆژە و عیبادەت و خواپەرستی و پەیامبەرت هەیە ئەمە کاتێکی یعنی تۆ کاتێکی مەحدودی خۆت ڕۆژێکە لە هەفتەیەکە 4 ساعت 6 ساعت بەسێرکردنی یاری وەکوژی ئەسا من هەنێ جار بانگمەکەن یعنی بۆ کۆمەڵێ مەجلیس ئەوە تۆ ئەبێ لەمەوە بڵێ تۆ ئەبێ لەمە کاکە ژیان من خۆدانانیشم خواردن و خەو و شەو و ڕۆژم بوو بێ بەم تۆپێنەی کە تۆ لای تۆ بەس ئەمە گرنگە کاکە ڕەنگە تۆ ئەرچی ترت نەبێ بەس خەریکی ئەمە بی پس نە من ئەرچی ترم هەیە من خەمی ترم هەیە تۆ دین و ژین و خواردن و خەو و خۆراکێ بووە بەوە بەخوا کاکە من وانیم و من ناشتوانم بێمە و ڕێگەی تۆ چونکە من مەترسیەکی گەورەترم لە پێشە تۆ ڕەنگە گوێ بە وێنەی بەڵام من گوێ بەوێم من گوێ بە قەبرەکەمەیەم من ناتوانم وەکو تۆ بم بەرشەلۆنە ئەم شەو یاریە گرنگەکەی هەیە بەرامبەر بە ڕیاڵ سۆسیداد کە ئەمە یاریشی گرنگە بۆی کە بەرشۆنە نێڵە لە جیازەکەی لەگەڵ دۆخەکەکەم بێتەوە ئەچمە سەر پریمەلیگ بەڵام پێوەما بێ کۆمنتێکی زۆر هات با لەگەڵ کۆمنتەکانە بە حکمی باسیەوە ڕیاڵ مەدریدم گرەکرێ ئێستا هەندێک هاندەر گلەییان هەبێ بەڵام من پێم وتن ڕووی دەمم لە هیچ هاندەرێکی کوردستان نییە ڕووی دەمم لە هیچ بینەرێکی خۆم نییە کە ئێستا بینەرمە ڕووی قسەکانی من ڕاستە و خۆ لە نێو یاریگای سانتیاگۆ بەرنابیۆ لەو هاندەرانەیە کە لە نێو سانتیاگۆ بەرنابیۆ ئامادە دەبن و دووبارە پێیوەستەمەوە بە قسەکەی کارلۆ ئەنشلۆتی چونکە ئەمە نەڕێزە نە احترامە نە ڕێزگرتنە لە مێژووی ئەم سلوکەتە ناشرینە لە هیچ تیپەکانیە جگە لە هاندەرانی نێو سانتیاگۆ بەرنابیۆ لەبەرەوە هاندەرانی ڕیاڵ مەدریدی و کوردستان داوای لێبوردنم هەیە بۆتان ئەمە بە خودی خۆتانی مەزانن بەڵام من ئەم ئەزمونە لەمانە بینم نازانم لە خەیاڵمانیە لە تیپە گەورەکانە لە غێری پاڵپشتیکردن شتێگە بوو بێ ئەگرێ ناڕەزایەتیەکە بوو بێ بەڵام بەم جۆرە بگاتە ئەستێری ئەفسانەی یەکەمی تیپەکە بگاتە ئەستێری یەکەمی تیپەکەت بگاتە یاریزانێکە بەدڵ بە گیان یاریت بووە کە بگاتە سەرۆکی تیپەکەت کە ئەم هەموو دەستکەوتەی بۆ هێناوی سەیرە کاک نزار دەستی تۆش خۆش ڕیاڵ یە خاڵە دوای بەشێ هەندەر فیکی بۆ لێدایانە هەبوو 20 خاڵە دووە بۆ هەندەر ناڕازی نەبووە ئەمە دروستە کاگەڵمەت ئەمە دروستە ئەمەی ئەکرێ
ئەی ئێمە ئەی کەواتەم قسەیە درۆیە هاندەر یاریزانی ژمارە 12 نییە هاندەر یاریزانی ژمارە 12 نییە ئەمە بەڵگەی لەسەر ئەو قسەی ئەمە کە من پێم وتن هەموو مەبدەئی ئیشکردن کە هاتنە کۆنگرە ڕۆژنامەنووسەکان شۆتی ئەوی کاکە لە ڕیاڵ مەدرید بەس پێتەڵێ یاریم بۆ بەرەو هیچ شتێکی تری لێت ناوێ من ئەمە بە هاندەری ڕیاڵە و دەوی کاکە نایێمە باوەکو بەرشەلۆنە یاری کاکە ئەوی بەرشەلۆنە فەلسەفەیە ئەوی بەرشەلۆنە چەند ساڵێکە خەریکێتی تۆ بە چییە توانی وەکو بەرشەلۆن دانیشیاوە بناغەدانی تۆ داواکارەکەی لەسەر تۆ هەیە شتێکی جیاوازە لە هیچ تیپێکی ترا نییە تۆ بەس وتراوە یاری بەرەوە هەرچی تر لێ داوا ناکرێت کێشە دەیە کێشت نییە پێکانەیە پێکان یاریزان ئەڵێ یاری بەرەوە لەبرەوە مامەڵێکی تەندروست نییە هاندەر ئەبێ پاڵپشتی تیپەکەی بێ ئەکرێ ئەم وەرزە کۆتاییە دەگەر لە کۆتایە شکستانێنا بچن بارەگە یانەکە بڕوخێن هەر بچن پێرێز ڕاونێن بەس نەک لە نیو یاریگە تۆ جارێ نیو مەورسی ماوە نیو مەوسم تۆ لە ڕکابەریای هێشتا لە لیگا لە ڕکابەریای لە چامپیۆنز لیگا ئێبورە یاریزانەکانەوەی تر ئەڕوخێنی ئەمە کارێکی ناپیشەگەرانەیە ڕەفتارێکی ناوەرزشی نابەرپرسانەیە دش بە یاریزانەکانی ڕیاڵ مەدرید لەلایەن هاندەرانی ڕیاڵ مەدریدەوەکرێ کاغادناڵە کاک محەممەد بۆ موتیپەکان بەرامبەر ئەسان زۆر و دیتیژ بوون هەچ کاتێت تۆ چوویتە لووتکە هەموو ئەوەی ڕوبەڕوو دەبێتەوە بۆ دەرکردنی ناوی خۆی ڕوبەڕوو دەبێتەوە بۆ دەرکردنی ناوی خۆی ئێستا نۆتنگام لە جیاتی دوو برنەوە شانازی بەم یەکسانبوونەوەکە لەگەڵ ئەرسیناڵە کە هێنایەتی بۆ لە بەروی کەیاریە باتەوانێ ئەوەندە ناوی ناهێنرێ لەگەڵم یەکسانبوونەی کە لەگەڵ ئەرسیناڵە هێناوێتی چونکە ئەمە دایم هەمیشە واکە کە تۆ جیاوە سەر خۆ نمایشکەی کاکازیان ئەڵێ باسی گواردیۆلاکەم تەبان کازیانجان بەسەر چاو ئێستا مەقتای یەخیر بەس باسی گواردیۆلاکەم بەسەر ئەو جووتە چاوم کاگاوکارەڵێ کاک محەممەد ناکە ئەم یاریزانکردنی مانچەستەری ناخۆش و معقول نیە ڕەندەرس و شەرقی ئێستا قسەی لەسەرەکەم قسە لەسەر گواردیۆلاکەم دۆڕانی سیتی گواردیۆلاوە کار بوو ڕیاڵ مەدرید پێویستی بە ڕانەرە کێ باشترین ڕانەری ئەم سەردەمەیە فلیک تا ئێستا بەڕای من لە ئێستەی تۆپی پێیان منیش بڕوام وایە فلیک لە لووتکەی ڕاهێنەرانە بەڵام نابێنێکیش لە یادکەین بۆ ئەم ساڵ و ئەم دوو ساڵی ئەخیر ئەم دوو ساڵی ئەخیر فینی زۆر لە خۆبایەموو یاریزانەکان داوای لێبوردنیان کرد ئەو نەیکرد ئەکری یاریزان ئەمەشی تیا بێ بەڵام تۆ کرێ بە ڕێگەیەکی تر چارەسەریگەی نەک بەم ڕێگەیە کاگەوبەکر خۆی گەورە عمرەکەت لێ قوبوڵ کە سوپاس دەکەم کاگەوبەکر ئەگەر مانچستەر یونایتید لە تۆپ 5 خولی ئینگلتەرا بێ بەشداری بەڵێ بەشداری خولیانە پاڵاوانەکانی ئەوروپای وەرزی داهاتووەکە تۆپ 5 لە ئینگلتەرا بۆ ساڵی داهاتووش تاوەکو ڕیزبەندی ئەم دەقەیە بەڵێ بەشداریەکە ڕەخنەکە لە پیرێزەوەی بەدڵی خۆی بەدڵی ڕاهێنەر گرێبەست ناکات کاکشکار پیرێز خۆی دروستی کردووە تیپەکە خۆشی بەڕێوە بە کەس بۆی نیە ڕەخنە لە پیرێز بگرێت پێش پیرێزەوە چی بوون ئەستا بۆ نمونەگەر بەڕێز زەداندەری ڕیاڵ مەدرید پێش فلۆرنتینۆ پێرێز ڕیاڵ مەدرید چی بووە دەوەرە بزانە لە سەردەمی سەرۆکاتی فلۆرنتینۆ پێرێز ڕیاڵ مەدرید چی کردووە لەبەرەوە کەس بۆی نییە ڕەخنە لە پیرێز بگرێت کەس ئەوەی پیرێز بۆ ڕیاڵ مەدریدی کردووە هیچ سەرۆکێ بۆ ڕیاڵ مەدریدی نەکردووە ئەم شتە قابلی مناقەشە نییە ئەوەی لاپۆرتا بۆ بەرشەلۆنەی کردووە هیچ سەرۆکێ بۆ بەرشەلۆنەی نەکردووە ئەوەی برلسکۆنی بۆ میلانی کردووە هیچ سەرۆکێ بۆ میلانی نەکردووە ئەوەی مۆراتی بۆ ئینتەری کردووە هیچ سەرۆکێ بۆ ئینتەری نەکردووە مە قابلی مناقەشە نین ئەزیزم ئەم شتانە کاگڕاستیڵێ مۆرزا سییانەکانی پریمەر لیگ ناجێگیرن بە تایبەت یانە گەورەکان ئەوە بەهێزی پریمەر لیگە ناجێگیری ئاز نییە نە ئەوە یانەکانی پریمەر لیگ 18 بۆ 7 یانەی بەهێزن کە ڕوبەڕوویەکی ژەبنەوەنێ ئەوەی تر بێزە بن بۆیە وای لێ کاک محەممەد دەڵێ کاک محەممەد بەڕای تۆ پێویستە چی لە ڕیاڵ مەدرید بکرێت پێویستە تەنها دۆخەکەی لەسەر هێمن بکرێتەوە ڕیاڵ مەدرید تیپێکی خراپ نییە بەس ئەو دۆخەیە من بکرێتەوە ئەو ژاوەژاوە لەسەر ڕیاڵ مەدرید لا بچێت ڕیاڵ مەدرید کێشەی نییە کاگرێباز دەڵێەوەی هاندەرانی ڕیاڵ مەدرید دەیکەن جۆرێکە لە بغرای و ناڕۆشنبیری کاگێ منەڵێ شەیتان نابژیکەریان بێت کاگاوکارەڵە تیپەکانی تر حاڵیان جوان 100 ساڵەیانن یەک ئەبتاڵیان نییە کاگ یوسف من لە هاندەرانی ناو سانتیاگۆ بەرنابیۆ عاجزم لە هیچ هاندەرێکی کوردی ڕیاڵ مەدرید عاجز نیم بەس ئەو ڕەفتارانم زۆر زۆر پێناشرین بوو کاگ محەممەد دەڵێ و کاری ئاززمی شەش گەورەکەی پریمەر لیگ چییە
کاکە گیان ئازنزمینیە لە پریمەر لیگ 18 بەیە زمانێ براکان ئەم قسەیە واز لێ بێنن لە پریمەر لیگ یانی بەیە زیتیانی ئەم شتە یعنی بەجددی عیبەیە باس کرێ لە پریمەر لیگ یانی بەیە زیتیانیە هەمووان کە ڕوبەڕوو دەبنەوە لە لوتکەی ئاسیانە ڕوبەڕووی دەبنەوە کاگەرسەلان ئەڵێ گەرەم سەبەرزار سینان خوڵ نەبا ئەوە هەر یەکسەر حەق ئارتێتا دەرکرێ باسێکی یونایتد کە و لە دەرفەتی خۆیان باسی یونایتد دەکەم با جارێکاری کەمێک کار بکە ئەوم لایە کاگەردیجان دەستێ خۆش بێ کاگ یوسف گیان ئەڵێ قسەکەیت بەزە بێ کارگێڕ ڕیال مەدرید دیشپەن لە هەڵەکان وەربگرێ بە هیچ جۆرە سەرباقی ئەوەش کەس بۆی نییە ڕەخنە لە کارگێڕی ڕیال مەدرید و لە فلۆرنتینۆ پێرەز بگرێت چونکە پێش پێرێز ڕیال مەدریدەوە نەبووە تا ئێستا تۆ داوای ئەوە بکەیتەوانێ ئەکرێ ساڵێ 2 ساڵ هەڵە بکەن بەڵام نەک بەم جۆرە وەڵامی ڕەخنە بیرێ وەڵامی هەڵەکان بیرێتەوە ڕاستە سڵۆ زۆر خراپە چوارێ لە گواردیۆلانی بردو ئێستا ئەم مەقتەعە یەخیری باسی گواردیۆلاکەم باش کاگێ من باسی کۆمپانیمان زۆر کردووە هیچ شتێکی تازە نەگۆڕاوە لە بایرن بایرن لوتکەی پریمەر لوتکەی بۆنزلیگای گرتووە مشتێ لەبارە سەبارەت بە گواردیۆلا بڕواتان بێ من ئەو کەسم کە مجاملەی کارلۆ ئەنچلۆتی شم نەکردووە کە وەرزی ڕابردوو کە ڕانەری دڵخوازی خۆمە وتوما بێت تۆ بە شەخصیەت بی مادام تیپەکەت پێویستی بە یاریزانە عیبە بیتە کۆنگری ڕۆژنامەنووسی بڵێ من پێویستم بە یاریزانیە لەبەری پیرێز بەو ناکرێ ئەبێت تۆ خۆ جەری بی بی باسیۆکەی تیپەکە و نوقسانیە مادام میەیتە سەر کۆنگری ڕۆژنامەنووسی واڵی کەواتە تۆ بەرپرسیاری بەرپرسیارەتی شکستەکان لاستۆگی ئێستا ئێمە بینەری ئێمە هەر خەریکی مجاملەکردنە هەر خەریکی وەیە هیتی یەکێکی خۆش بوێ ناوێ ڕەخنەی لێ بگری ناوێ من وانی گواردیۆلا بەم زروفەی ئێستا ئەم ساڵ نازناوێکی گەورە بۆ مانچستەر سیتی نەباتەوە کۆتای وەرز ئەبێت دەریکەن ئەبێت دەریکەن لەبەری هیچ نەماوە بۆ نەکرێ کاکە خۆ دوا لە خۆتەکەی کاکە یعنی ئێمە هەموومان لێرە دانیشتون حەیە عەلە سەڵا بێرناردۆ سیلڤا هەموو یاری تۆ تێگا هەجما بە نزیکی لە گۆڵی تی پێڕکابەر بێرناردۆ شتەکە و لێ تێگەیە شەرقی هاتووە بەس لەبەر یاسی بەرز پێشکەشەکە تۆ هاتووی یەدەیەکەی ئێمە کەی مامەڵەیە توی کە ئێمە کەی فەلسەفە ئێمە کەی ئیبداع ماتیۆس نونێز چەند یاری باش بێت تۆ دانیشی یاری پێکەی ئۆریلی چەند یاریە باش هەر لە خۆتەوە ئاچەکەی بەسەرێکی وەڵا گواردیۆلا وای لە مانچستەر سیتی کردووە گواردیۆلا وای لە مانچستەر سیتی کردووە سیتی ئێستا بووە لە پێش ئەرسیناڵەوە بووە لە پریمەر لیگ لەبەری لێ چی کەم نییە کاک لە ناوەند دەڵێ لە دیفاع ئەڵێ لە گۆڵپارێز دەڵێ ئەسڵ دوێنێ دۆناڕۆما یارێکی درێژ کردوانێ بەخوار شەوتی یەکەم سیتیە بۆیە بدۆڕای هەر شەوتی یەکەم گواردیۆلا بەرپرسی یەکەم و کۆتایی ئەنجامەکانی مانچستەر سیتیە پێویستەکە ئەم فەلسەفە و فەنتازیی مێشکی لابە واز بێنێ لەم دۆخە چەق بەستوی ساڵی 2019 بەرناردۆ سیلڤا لە پێگاتی سەرەکی بێ واز بێنێ لەو بیرۆکانەی کە یاریزانی ئاسی بەرز پێشکەشەکە پاداشتەکەی وەکو یاریزانیە دەگوێت یا دانیشێ ئۆرێلی دانیشانوە یاری پێشوو وەڵام من ڕقم لە فانتاسیە دقەی 56 بەمە دەرەوە با کەس کلینشیتی ئۆریلی بۆ حسێب نێبێت تۆ مە چۆرە وردەکاریە وەرە وردەکاری پێگاتەکەت کاکە وەرە وردەکاری پێگاتەکە دەو یاریزانی ئاسی بەرز پێشکەشەکە با لە پێگەی سەرەکییا بمێنێتەوە واز لە میبداعانە بێنە تۆ تیپێکی تۆکمەت پێ تیپێکی بەهێزت پێ تیپێکی ناوازت پێ ئێستش ڕێزێکی زۆرت لێگیرێ لەلایەن یاریزانەکانەوە لەلایەن هاندەرەکان تۆ کاکە لەلایەن نەیارەکانیشتەوە منطقی نییە تۆ لەم مێرکاتوی زستانەیە یعنی نزیک بە 14-15 یاریزانێناوە لە ماوەی 2 ساڵەیە ئێبێ ئینتاجێ بێ بێ دەستکەوتت هەبێ ئەبێت دەستکەوتت هەبێ یعنی تۆ مانچستەر یونایتد لە خراپترین دۆخە ڕوبەڕووت بۆ تۆ باس و بەنجام لێ بردوویتە تۆ هەر نەوتوانی ئەو مەترسی دروستکەی جاران کۆنتڕۆڵی تۆپێکەیە کرد پێم وتە هەموو کۆنتڕۆڵی تۆپ بەبێ هەلدروستکردنی ئیسفادەی نییە بەس خەڵکی ئێمە تێ ناگە ینی دوای ڕقەمەکە کەسێک ئامۆژگاریەکە کە بەجددی غەڵەتی یەگەێنێ کۆنتڕۆڵی تۆپ بۆیە تۆ مەترسی دروستکەی کە دروستت نەکرد کەواتە کۆنتڕۆڵەکەت سلبیە بۆیە ئەبێ ئەم شکستە بە تەواوەتی گواردیۆلا بە خۆی داپشێتەوە بە پێچاوانەوە گواردیۆلا نازناوێکی گەورە لە وەرزی ئەم ساڵە نێنێ ئەوە شایانیەوەیە مێژۆکەی لەگەڵ مانچستەر سیتیا تاوازی لێبن لەبەی تۆ هەموو شتێکت لەبەردەستە دەستکەوتێکی گەورە نییە بێ دەربکری
سپی پێتانەگەم و تا سپی خواتە لەگەڵ.